السلام عليكم خۆشەویستان. پیرۆزبایی ئەو شەو مبارەکانەتان لێ دەکەم کە خوای گەورە عومری داین گەیشتینە ناو شەو مبارەکەکەی مانجی ڕەمەزان. خۆشەویستان دەمەوێتن لە مەکەی پیرۆزەوە ئامۆژگارێکی هەموو خۆشەویستان بکەم کە با چ دوعایەک زۆر گرنگە لەو دەشەوەی بکرێتن. ئەو سوالەیە داکمان عائیشە لە پێغەمبەری کردی صلی الله عليه وسلم چ دوعایەکی بکەین؟ ئەویش فەرموویتی ئەو دوعایە زۆر بکەن: اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. يعني خوايا جان اللهم إنك عفو، خوايا جان أتولي خوش بوي لخلشي خوش دبي. اللهم إنك عفو تحب العفو، ولي خوش بوني شد خوش دبي فاعف عني. خوايا لم خوش با، يعني زور مهمة أو دعاء بكين ودشتانين دعاء كي بكين الجمع. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا، يعني خوايا لهم ما خوش با. ليرة ولو شو مباركي لو كاتب بيروزي لو شوێنە گرنگەی دوعای دەکەم دەرم خوایا گیان خۆشی و خۆشبەختی بگەڕێنەوە لە بۆ خەڵکی کوردستان. خوایا گیان وەمان لێ بکەی ئازاد بین، ئازاد بین لە ژیانماندا، حەقی حەیات و مافی ژیان و دڵنەوایی ژیان ببەخشی بە هەموو تاکەکی کورد و کوردستان. دەپاڕێمەوە لە خوای گەورەکەوە مسلمانانی غەزەی بپارێزیتن، سەرکەوتنیان بەنسیب بکاتن. لەو شەو مبارەکانە ئەهلی غەزەمان لەبیر ناچیتن. مع الأسف لێرکانە بە حرفەکیش باسییان ناکەن. لەو هەموو دوعای دەکرێت لە قونوتی بە حرفەکیش باسی غەزەی ناکاتن. هەر خەریکی وەلیعەهد و ئەمیری خائینی حرەمی شەریفینە. ئەوجا لە هەمووی سیرتر دەیگوت دوعای لە بۆ ئەوڕۆکە لە دوعای قونوتی لە دوعای برین تەراویحی دەیگوت دوعای بکەن لە بۆ وەلی ئەمرەکانی خۆشتان. خۆیان بەز نییە دەیگوت لە بۆی خۆشتان بکەن. ئیدی لەگە دکتۆرێکی عەزیزم پێکەوە گوتی کاکە ئەوە دەرێ بەز نییە لە بۆ دوعای لە بۆ وەلی عەهدی خۆمان بکەن، دەیگوت لە بۆ وەلی عەهدەکانی خۆشتان دوعای بکەن. خۆشەویستان ئەو شەوە نازدارانە مەفەوتێنن، بە دوعای گەورە بکەن، دوعای بکەن اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا زۆر برێنەوە. و دوعایەکی جەمع و کورت هەیە دەمێ خۆشەویستان فێر بکەم لێرکانە. دکتۆر بورهان دوعا لۆ دەکەین. دوعام لە بۆ هەموو خاوەن پشکەکان کردیان، هەموو ئەوانەی کە بەشدارن، ئەوانەی کە دامەزرێنن لە مێرەبانی، ئەوانەی کەوا ڕۆژێک لە ڕۆژان جوهدیان کردیە، ئەوانەی کە بەشداریان کردی، ئەوانەی کە بوونە پشت و پەنا لە بۆ مێرەبانی. دوعام لە بۆ هەمووتان کردیان. تەنانەت دوعای دەکەم لە بۆ ئەو کەسانی کاتێک بە جادەی 120 ڕەت دەبن تەمەشا مێرەبانی دەکەن، دڵیان پێخۆشە، ئەوانەی کە لایک و کۆمنتیان کردیان، ئەوانەی کە کەیفیان بە مەشروعی خزمەتکردنی بەشەریەت دێتن. خۆشەویستان دوعاچکەتان دەمێ پێ برێن لەبەری بکەن کە زۆر مهمە. دڵنیابن دوعای لە بۆ هەمووتان دەکەم، دوعای لە بۆ هەمووان دەکەم، لە بۆ هەموو دۆست و برادەر خزم. دوعایەکانم دائیمەن بە جەمع دەکەم لە بۆ هەموو موسڵمانان، چونکە پێغەمبەرمان صلی الله علیه و سلم وای فێر کردینە کە ڕەحمەتەن لیلعالەمین بووە. پێغەمبەر فێری کردینە دوعای قورئانەکان هەمووی جەمعە. خوای گەورە فێرمان دەکە کە فێربین دوعای بە جەمع بکەین. لێیە لەگەڵە خۆم دوعای لە بۆ هەموو مسلمانان دەکەم. اللهم إنا نسألك العفو والعافية في ديننا ودنيانا وأهلنا ومالنا. يعني خوايا جان لێمان خۆش ببە بە جەمع قسەی دەکەم، یعنی ئەوەی کە جێی لێمە ئەویش دەگرتەوە. خوایا جان لێمان خۆش بە لە ئەخیرەت، لە دنیایش سەلامەتمان بکە، سەلامەت بکە، جسممان سەلامەت بکە، ماڵ و منداڵمان سەلامەت بکە، پارە و سەرۆت و سامانمان سەلامەت بکە، دینمان سەلامەت بکە. زۆر زۆر مهمە. کاکە دکتۆرەوە دکتۆر بڕان سەلام لێ دەکە. کاکەوە سەلامەکەت پێگەیان وە خەریک قورئان خوێندنەیە لە تەنیشتە خۆمە بە ئاسانی پێم گەیان.
اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. أو دعاء زور كان اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا، يعني بتنج دعاء بكير ذبي فاعف عني بهردو شي واردة. بلام أو دعاء اللهم إني أسألك العفو والعافية في ديننا ودنيانا وأهلنا ومالنا. أو دعاء جدكي أو دعاء زور شامل وكاملة. أو دعاء جمعة زور مهمة بكان. أو دعاء كشيء كزور مهمة لبؤواني كطالب علم. اللهم إني نسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا. أو شيء دعاء بكان كواخواي قولا علمي نافع ما بنسبك والرزقي تاك ما بنسبك رزقي حلال ما بنسبك وكشكان إشمال اللي قبول بك. لو شو مباركي دباري موا خواي قولا جهد وطاقتي هەمووان کە مشارەکان کردیا لێرەوەش دەرم زۆر سوپاسان دەکەم بەڕاستی ئەوڕۆکە پشکێکی MRI زۆر فرۆشرا دەستان خۆش بیتن خوای گەورە ئەجرتان بداتەوە. خەڵکەکی زۆر ئەوڕۆکە هاتبوون مشارەکەی کردبوو الحەمدولله یعنی خەڵکەکی باشاتیە و ئینشاء الله تەسەوڕ دەکەم تاوەکو جێژنەی بتانین کە گوتم مهرەبانی ئامانەتین گۆیە دەوڵەمەندە خۆشەویستەکان خێرخوازان ئەوانەی کە دەیانەوێ ببنە شریک لە سەڵەواتی نەخۆشەکانمان ئەوانەی کە دەیانێ بەجێ پێغەمبەری بکەن کە دوو پەنجەی فێر کردینە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن ئەمن و کافر یەتیم وەکو ئەو دوو پەنجەی لێک نزیکین. لۆیەکە مهرەبانی ئامانەتین گۆیە لەبیرتان نەچیتن دەمانێت جیازی MRI بکڕین پارێز زەکاتتان سەدەقەتان بنێرن حساباتی مهرەبانی کوردەکانی خارج ژمارەی تاسبی مهرەبانی 0750 115 0750 115 0750 115 تخوا مهرەبانی لەبیر مەکەن زەکاتتان سەدەقەتان خێرتان پیاوەتیتان مەردایەتیتان بنێرنە مهرەبانی با بتانین مەشروعی کەفالەتی نازداران سەرکەویتن کەوا 3000 یەتیممان کەفالەت کردیا ئەو پارەی کۆ دەکەینەوە ئیستیسماری دەکەین لە بۆ نەخۆشە نازدارەکان لە بۆ فەقیرەکان. لێکە ئەو پرسیار دەکەی دەگەڕێەوە ئینشاءالله شەوی جێژنێ دەگەڕێمەوە بە پشتوانی خوای گەورە. پاش جێژنەش خەریک مەعیدە بڕینی دەبین دەبڕینەوە مەعیدەکان قەڵەوە خۆشەویستەکان دێنەوە خزمەتتان پاش جێژنەی لە خزمەتان دەبین خوای گەورە ئەو تااقەت و علمی دابینێ ئینشاءالله لە خزمەتی مهرەبانی و لە خزمەتی خەڵکیدا دەبین. هەدەفمانە بەسەر بەرزی بگەڕێنەوە خوای گەورە دڵنیا بن هەمووی بەچی دێبی دڵنیا بن ئەوەی بەکەلکمان دێ بەرز ڕاگررتنی ئەو شەوانەیە ئەو دوعاانە زۆر بکەن اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا یاخود فاعف عني بهردوو چی واریدە خۆشەویستان ئەنگۆژە دوعای خێر بێ بەشمان مەکەن منیش دوعای لە بۆ هەمووتان دەکەم ئەوانەی کەیفی بە مهرەبانی دێ یا ڕەبی خوایە بە مهرەبانی خۆت دەرکەی مهرەبانی لێ بکەوە دەزانن لە قیام لە باشتێ هەش دەرکەی هەیە دەرکەگناوی مهرەبانیە ئەوی دەزانن مهرەبانی دەزانی چی ئەوانەی کە لە دوو حاجەی خەڵچینە شتە شیشتان پێ برێم چەندی قورئانم خوێندیتەوە تەمەشا دەکەم دووشت زۆر گرینگە لەکەم خوای گەورە. یەکەمینیان شریکی لۆ دروست نەکەی دووەمینیان خێرێ بکەی بڕوا بکە زیاتر لە 50 جیان لە قورئانی ئەو دوو شتێ زۆر ڕەبەت کردیان. هەر لە سوورەتی کەهفیش ئایەتی 110 دەرێ چی دەوێ ئەم ببینی بە ئەو دوو شتێ بکەن خێرێ بکەن شریک لە بە خوای گەورە دروست مەکەن. ئینشاءالله لەو کەسانە دەبین کە خوای گەورە نیعمەتی لەسەر کردینە ئەنعەمتە عەلەیهیم دەزانی چییە؟ پێتان برێم تازە ئەو ڕەخینمەوە خوای گەورە پێناسی ئەنعەمتە عەلەیهیم دەکات لە قورئانی پیرۆز دەرێتن ئەوانە نا غێر ئەمەم ڕۆژە دوعای ناکەین داوا لە خوای گەورە ناکەین کەوا سیڕاتە المستەقیممان پیشان بداتن لەوانە بێن کە ئەنعەمتە عەلەیهیم غێر مەغضوبی عەلەیهیم وەلا ضالین ئەو دوعای ناکەین ئەم ڕۆژە لە فاتحی 7 جاران ئەوجە پێناسی ئەنعەمتە عەلەیهیم لە قورئانی پیرۆز ئەو ڕەخینمەوە دەرێت چار کەسن چار کۆمەڵەنە ئەنعەمتە عەلەیهیم پێغەمبەرانن صدیقینن شوهەداءن صالحینن وەرن پێغەمبەرانن صدیقینن نەبیینە
الصديقين شهداء الصالحين ورب آساني دل صالح كان با مهربانيش مشروعي صالحانا بجداري كلقر صالحان أو اختلاط جدار صالحان بك يخالط الصالحين يصلحك بيك ورب بجداري بك لمهرباني بشكو بيلو كساني كخواي قورا نعمتي